بکرێت. 16 ساڵ بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمەد تێپەڕ دەبێت. هێشتا سزای بکوژانی ئەم ڕۆژنامەنووسە نەدراوە و کەیسەکەی لە دادگا قەتیس ماوە. مامۆستایەکی زانکۆ دەڵێت نەدادگا هەیە و نەیاسا، دادگایەک لە پشتی سەری دادوەرەکەیەوە وێنەی سەرۆکی حیزبێک هەڵواسرا بێت چی لێ چاوەڕوان دەکرێت؟ وەی ئەرشی ئەخلاقی و ئاینی و یاسایی و ئەمنی و ڕۆژنامەوانی خۆمان بۆ بەجێمان هێناوە. کەمپینی ناوخۆیی کارکردن لەگەڵ کۆنسڵخانەکانی ئەمریکا و بەریتانیا و یۆنامی، لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان، لەگەڵ وەزارەتی دەرەوەی ئەمریکا، لەگەڵ پەرلەمانی بەریتانیا، لەگەڵ دەستگا ئەمنیەکانی دەوڵەتی عێراقی فیدراڵ، کەمپینی ناوخۆی، کەمپینی ڕۆژنامەوانی نێودەوڵەتی، چالاکی لە شەقامەکانی پایتەختەکانی وڵاتانی ئەوروپا، هەموو ئەرکێکمان بەجێهێناوە بۆەوەی کە ئەم کەیسانە ئاشکرا بکرێت. هۆکاری ئاشکرانەکردنی نەگەوەی کە دادگا سەربەخۆری ئەسڵەن شتێک نییە لە هەرێمی کوردستانە پێی بوتێ یاسا. یعنی بە نەزەری من تەنانەت پێویستە باڵەخانەکان کە ناوی باڵەخانەی دادگا لە بنا هەڵیتە چێنی، چونکە ئەم باڵەخانانە لە ئەوەندەی فەیسێکن بۆ جوانکردنی دەسەڵاتی ئەمنی خراپی هەرێمی کوردستان دەسەڵاتێک نەبوون بۆ پاراستنی ئاسایشی تاک لە کۆمەڵگادا. واتە کوشتنی ئینسانێک هیچ بەهانەیەکی یاسایی ئەمنی ڕۆژنامەوانی هیچ بەهانەیەکی نییە، نابێ ئینسان بکوژێ، کە ئینسانە کوژێ ئەرکی سەرەکی دەوڵەتەکەم کەیسادە یەکلا بکاتەوە. هۆکاری یەکلا نەکردنەوەی ئەوەیە کە دەسەڵات خۆی چێش لە ڕشتنی خوێ دەبینێت تامەزرۆیەتی لە پشتەوەی چی حکومەتی کوردیە. خوشکێکی سۆرانی مامەحەمەیە. بە سزانەگەیاندنی بکوژانی براکەی بە تەواوی لە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و دامەزراوە نایاسایەکان نائومێدی کردوون. داوا لە خودا دەکات تۆڵەی خوێنی بە ناحەق ڕژاوی کوڕەکەیان بۆ بکاتەوە. وڵای چاوەڕێی چی بکەین لە ئەم حکومەتی کوردیە؟ وڵای هیچ چاوەڕێیەکمانە هیچم بۆ ئەم حکومەتە نییە، لەبەرەوە ئەزانم حەقی شەی سۆران وەک خۆی جێبەجێ ناکەن کەیسەکەی. هیچ شەی سۆران پاش ماوەی ئەنفالبی پاش ماوەی 20 شەهیدمان بی، ئەمە سۆران شەهید نەوێ بە سۆران بە نەحەق شەهیدان. ئێمە 100 هاوارەی و هەموو شەیدەکانمان گشتی لە وەتەن خۆمان نەمانە، گشتی گۆڕ غەریبیە. تا ئێستا کەیسی بکوژانی هیچ کام لە ڕۆژنامەنووسان لە دادگاکان کاری پێویستی لەسەر نەکراوە و هیچ تۆمەتبارێک نەدەستگیر کراوە نەسزا دراون. ئەوەش دەمێکە دەسەڵاتی دادوەری و یاسادانانی خستۆتە ژێر پرسیارەوە کە متمانەیان لەدەست داوە.